ئەوەی خەم نەبێ لە وڵاتەیە و بیریان لێ نەکرد بێتەوەوانێ لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە کە مەندامانە ئێمە هاتووین بڵێن تکایە ئەم دەرگایە بکەنەوە بۆی خزمەتی کە مەندامان بکە هەموو ناکۆکی حیزبیەکان وەلا بنێن بۆی خزمەتێکی مرۆڤایەتی بکەن بە کەمەندامان معاشەکان هاوتای حکوومەتی بەغدا بکرێ 40,000 کەمەندام ئەوە نزیکی 6 بۆ 7 ساڵە لە سەرایان لە 2011 معاشی کەمەندامی نەبەسراوە بۆ هیچ کەسێ معاشیان بۆ بەسرێ لەبەرەوە هاتوین تا بە حکوومەت یاریمی کوردستان بڵێن بە حکوومەتەکەت و بەدام و دەستگاکانت و پەرلەمانە پەکەوتوەکەت هەوڵ بن کارێ بۆ کەمەندامانکەن کە بژێوی ژیانیان باشکەن بژێوی ژیانیان خراپە کەمترین معاش لەوێ 250,000 خێزان حسابە مناڵ حسابە ڕێژەی کەمەندامی حسابە لێرە هەیە و نییە 150,000 ئیتر هەردوو دەسوەرد و قاچوەرد و چاو نەبێ هەرە 150ە ئیتر بەڕاستی ناتوانانی ئەوە دروستکەی دان ئیمتیازاتی زەوی و شوقە و کۆمەڵی بابەتی خزمەتگوزاریە بۆ کەمەندامان لە عێراق ڕەچاوی کەمەندامانەکرێ لێرە کووە ئێمە هاتوین بڵێن خراپترین وڵاتی دنیا هەڵبژێرن کە بەدەمی خۆیان ئەڵێن عێراقی مفلیسە دێ وەرە کەمەندامان بکە بە حاڵی ئەوانێ مە ڕازین چەند ڕۆژێکی ماوە بۆ ڕۆژی گیانی کەمەندامانە کاکاوێتە 12 هەموو ساڵێک کە هەموو خاوەن پێداویستی تایبەت لە هەموو وڵاتەکان مەراسیمی تایبەت و مژدەی خۆشبیان پێ بۆ کەمەندامان ئێمە لێرە داهاتوونەتە ئێرە لێرەدا داوا لە پەرلەمان لە سەرۆکی حکوومەت ئەکەین کە چیتر کەمەندامان پەراوێز نەخرێن هەوڵی ئەوە جدی بدرێت کە موچەی کەمەندامان زیاد بکرێت زیاتر لە 12 ساڵە کە موچە دابین نەکرا بۆ هیچ کەمەندامێکەوانی کە تازە کەمەندام بوون و کە موچەیان نییە زیاتر لە 13,000 کەمەندام ناوەکانیان دەرچووە و مەوافقەتیان بۆ کراوە بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران هیچ موافقەتێکی ڕەزامەندی دەرنەبرێت کە موچیان بۆ دابین بکات.